كباب هشتا زي بس يا بس بيم خوش ميوان وتوخوا بازارێکی تایبەتە با بڵێن بە شەوانی ڕەمەزانان هەموو خەڵکێک ڕووی تێدەکاتن با بڵێن لە شاران لە سلەیمانی و لە ڕانیا و لە قەڵاتجێ و لە کەرکووک لەو جێیانە هەموو خازە بۆ منتقەی تەعزیل دێن زۆر خواردنی تایبەتەیە وەکو با بڵێن کۆتر و پۆڕ و ئەو نەوع تەیر و تواڵانەی لێیە خواردنەکانش خواردنەشی باش لێ هەمووی بە سعری خۆی بە سعرێکی هەرزان ئێمە لە شەقلاوەی هەموو سارێک ڕەمەزانان دەینا هەولێر دەینا تاجیل زەوەکی خۆشە و ئارامە و گەدێ هەولێر ئەگەنێ ئێرە و حسابکە نهاتیا هەولێرێ زەوەکی خۆشە و فێنکە و ئێستا سەعات دووە و خەڵک زۆر و ئەمانە و ئێمە کۆمەڵی گەنجانی فری دکتۆر کۆمەڵە گەنجێکی خۆبەخشین تەنها لە پێناو خۆشببختی هەژاران و هەتیوان هەستاوی بەکارێکی خێری لە ڕەمەزانی پیرۆزە 50 هەتیوی بێباوۆک و کەم دەرامەتمان خڕ کردوتەوە هێناویان بۆ ئەم قاعەیە لێرە سەریانمان چا کردووە جژنانەمان پێیان داوە جلی جژنیان بۆیان کردووە خواردنی جێژنیشمان بۆیان دابین کردووە. بۆ ئەم گروپە بەڕێزە کە لەبەر هاتوونە خێرخوازی بۆ کەرکووک زۆر زۆر سپاسیان دەکەین و ئینشەڵا بەردەوام من لەم کارە بۆ هەموو شارەکان ئینشەڵا ئیشێکی خێرخوازیە و سەربەرزیە بۆ ملەتەکەمان ئینشەڵا. شیرینێکی بەتام و خۆشە و هەستەکەی لە جێژناندا ئەگەر لەسەر سفرەی هەبی هەستەکەی یعنی شتێکی بەتام و گەورەیە لەسەر سفرێ. هەموو ساڵێک وەکو ئامادەکاریەک بۆ جەژن ئێمە و شیرینیە دروست دەکەین و ئەگەرم شیرینیە لەسەر سفرەکانە نەبێ وەکەوە وایە کە جەژن نەبوو بێت. تامێکی خۆشی هەیە و پێک هاتەکانیشی وەکو هێلکەیە گوێ زاڕۆنە شەکرە. لەم پێشانگایدا زیاتر لە 20 فۆتۆم بەشداری پێکردووە هەوڵم داوە چەند شوێنێکی جیاوازی تدا بێت یەکێک لەو شوێنانە شاری ڕانیە و لە شاری هەولێر فۆتۆم گرتووە و هەندێک فۆتۆش ناو شاری کۆبانە. کردنەوەی ئەم جۆرە پێشانگا و کارە هونەریانە گرنگی خۆی هەیە لەبەرەوەی کە وەکو پێشانگاکەش لە ژێر ناوی خەمی منداڵانە گرنگە لەبەرەوەی کە دەبینین ئێستا لێرەدا کۆمەڵێک وێنەی کۆمەڵێک منداڵ نمایش کراوەکە خوێندنەوەیەکی منداڵیانە یا خوێندنەوەیەکی کۆمەڵناسیانی بۆ بکەین هەست دەکەی کە خەونی گەوریان هەیە کە خولیای زۆر گەوریان هەیە منداڵانی کورد وەک منداڵانی جیهان بۆیە گرنگە ئێمە لە منداڵیەوە تیام بگەین لە ڕێی ئەم کارە هونەریانەوە بۆی بزانین کە خەونیان چیە کە خولیان چیە خۆزگیان چیە